سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم ناڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لە مەڵقەی بەرنامەکەماندا لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا باز لە دۆخی ڕاگەاندن دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ساڵی ڕابردوو لە دەستگاکانی ڕاگەاندن چۆن تێپەڕی لە کاتێکدا گرفتی دارایی هەبوو و ڕاگەاندنیش سیەکانی لەناو ئابووریدایە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری دەستگاکانی ڕاگەاندن بۆ لە پێدانی زانیاری؟ ئایا لە ساڵی ئایندەدا دەستگاکانی ڕاگەاندن چۆن دەتوانن بەردەوام بن لە کاتێکدا گرفت و قەیرانەکان تاکوبێ قوڵتر دەبێتەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ئەم دیدارە. دیارە من ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو ڕۆژنامەنووسان پیرۆز دەکەم. هیوادارم ساڵی ئایندەمان ساڵێک بێ ڕۆژنامەنووسان بتوان ئازادانە کاری خۆیانی تیا بکەن و هیچ بەربەستێ ڕێگر نەبێ لە بەردەمیانە و ڕۆژنامەنووسان دوور بن لە هەر کوشتن و ڕاوەدونان و زیندانیکردن و ئازار و شکنجەیەکە لەلایەنی دەستگا بەرپرسە حیزبی حکوومیەکانەوە لە ماوەی ڕابردووە دراون. هیوادارم ساڵی ئایندە ساغ و سەلامەت بن. دیارە ئێمە وەکو دەستگایەکی میدیایی وەکو تۆڕی میدیایی کۆمەڵ کە لە ژمارەیەک میدیا پێکاتوە بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام، دەتوانم بڵێم ساڵی ڕابردوومان لە زۆر ڕۆوە ڕۆبەڕووی چەنای کێشەی گیرروگرفت بووینەتەوە. ئەگەر وەکو پرسیارەکە جەنابەت ئاماژەت پێکرد سەرەتا لەسەر گرفتە داراییەکان بوەسین، لە ڕاستیە ساڵی زۆر سەخت و دژوار بوو لە بەردەمی ئێمە بۆی گرفتە داراییەکانمان هۆکار بوو کە لە سەرەتای ساڵی نوێ ئێمە ساڵی ڕابردوو بڵێن 2016 بۆ ماوەی چەند مانگێک بەخشی کەناڵەکەمان ڕاگرت، بەداخەوە بەشێک لە ڕۆژنامەنووسەکانمان مۆڵەتدا و ڕۆشتنەوە بۆ ماڵەوە. هۆکارەکەیشی ئەوە بوو کە ئێمە بە قەیرانێکی دارایی زۆر سەختا تێدەبەڕین لەبەرەوەی سەرچاوی داراییەکەمان کە لە کۆمەڵی ئیسلامیەوە وەرمان دەگرت، ئەویش ئەو مینحە حیزبیە سەرچاوی داراییەکە بوو کە لە حکوومەتی هەرێم وەری دەگرت و ئەو مینحە حیزبیە نەما، بۆیە سەرچاوی داراییەکە ئێمەش قەتع بوو بڕا کەم کرایەوە بۆ ڕێژەی یەک لە سەرسی ئەو ڕێژەی کە لە ڕابردووە ئێمە وەرمان دەگرت. کەمکردنەوەی بودجەکەشمان هۆکاری بوو کە ئێمە لەو ئاستە بەرزەی کە بۆ خۆمان طموحمان هەبووە پلانمان بۆ دانابوو بۆ ساڵی نوێی کەناڵەکە نەتوانین جێبەجێ بکەین، بۆیە ئەوە هۆکارێک بوو کە ئێمە بەداخەوە لە ئاسی طموح و چاوەڕوانی خۆمان و بینەرەکانیشمانە نەبووین. بەشێک لە بەرنامەکانمان لە وادەی پەخش کەم کردەوە، بەشێک لە ڕۆژنامەنووسەکانمان مۆڵەتدا موچەی هاوکار و ڕۆژنامەنووسەکانمان کەم کردەوە. ئەو گرێبەسەی لەگەڵ ئاژانسەکانی هەواڵە هەمان بوو کۆتاییمان پێهێنا، ئەمانە ژماری پامنێرەکانمان کەم کردەوە. ئەمانە هەموو هۆکار بوون بەوەی کە ئێمە لە تا ئەندازەیەکی زۆر نەتوانین ڕووماڵی ڕوودا و گۆڕانکاریەکان کە لە دەوروبەر و لە هەرێمی کوردستانە هەبوو بە شێوەیەکی باش و پێویست کە خۆمان و بینەر چاوەڕوانیمان دەکرد ڕووماڵی بکەین و کاری لەسەر بکەین. لە ڕاستیە وەک هەموو سێکتەرەکانی تری کۆمەڵگە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەستگاکەی ئێمەش وەک میدیای گۆڕان وەک تەلەڤیزۆنی کێنێنیش کارلێکەریشی زۆری هەبووە قەیرانی دارایی لەسەری. ئێمە ناچار بووین ساڵی ڕابردوو پرۆژەیەک بۆ کەمکردنەوەی خەرجی، کەمکردنەوەی حتا کارەکانیشمان لە ناوەڕۆکی و پرۆژەیە جێبەجێ بکەین ئەوە تیایدا هەم میلاکات کەم بکەینەوە و هەم خەرجەکانمان کەم بکەینەوە، تەنانەت پیادچوونەوەمان بە ئیشراکات و شتەکانی تریشا کرد. بەڵێ بەداخەوە بە ناچاری ئێمە زیاتر لە 70 کارمەندی خۆمان لە میلاکات کەم کردەوە. من پێشتریش قسەم لەگەڵا کردوون، لێرەشەوە سڵاو و ڕێزم بۆیانەیە و زۆر سوپاسیانەکەین کە توانیان بە تەنگ و بە دەنگ ئێمەوە بێن بە گیانێکی زۆر ئەوەی دەڵێن بە گیانێکی وەرزشی وەریانگەر و هاوکاری ئێمە بوو.
لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم ڕۆژنامە نووسانی کوردستانەکەم کە بە هەوڵ و کۆششیان ئەتوانم بڵێم ئەم ڕۆژیان بەرهەم هێناوە کە بریتیە لە بوارێک لە گەشانەوەی کاری ڕۆژنامەگەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەوەی کە تایبەت بێ بە کەناڵی ئاسمانی سپێدە و بارودۆخی ئابووری بێگومان هەمومان ئاگادارین کە بارودۆخی ئابووری کاریگەری زۆری هەبووە لەسەر زۆرێک لە کەناڵەکان و لەسەر زۆرێک لە سێکتەرەکانی تر ئەتوانین بڵین ئەم قەیرانە داراییە دۆخێکی دروست کردووە کە لە بازاڕەوە بگرە تاوەکو و هەر مەجالێکی تری ژیانی کۆمەلگا بینی کاریگەر بووە. تەنانەت ئەوەش تێپەڕیوە کە تەنها توێژێکی دیاریکراو لە کۆمەلگا متەئسیر بێ بەم قەیرانە دارایی ئەوەی کە ئیبینین لە توێژی هەژارەوە هەتاوەکو ناوەند و هەتاوەکو دەوڵەمەندەکان و هەتاوەکو خاوەن کۆمپانیەکانیش هەمویان کاریگەر بوون بەو دۆخە. ئەم دۆخە کەسی نەبواردووە هەرێکەوە بە پێی حەجمی خۆی بە پێی توانە و ئیمکانێتی خۆی کاریگەری هەبووە لەسەری. کەناڵی ئاسمانی یان دەستگای ڕاگەیاندن بە گشتی پێویستی بە ئیمکانیەت هەیە، پێویستی بە دارایی هەیە. ئەتوانین بڵین بێکێکە لە سەرچاوەکانی سەرفکردنی بواری دارایی و سەرفێکی زۆر لە مەجای ڕاگەیاندنا سەرفەکرێ لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان هێشتا دەستگای میدیایی نەبووە بە هۆکارێک بۆ داهات. هەتا ئێستا بریتیە لە هۆکارێک بۆ سەرف ئیگینا لە زۆرێک لە دنیا دەستگای ڕاگەیاندن سەرەتاکەی سەرفە پاشانە بێتە داهات یان هێبێتە هۆکارێک بۆ بەهۆی ڕیکلام و بەهۆی بوونی ئیمکانیاتەوە ئەبێتە مەزدەری تەمویل نەک ببێتە مەزدەری بەس سەرف و بۆ کەڵێ سەرفکردنی داهات. بۆیە توانم بڵێم ئێمەش وەکو کەناڵی ئاسمانی سپێدە وەکو کەناڵێک وەکو بەشێک لەو کۆمەلگا کاریگەر بووین بە دۆخە ئابووریەکە. دۆخە ئابووریەکە وەکو قەیران وەکو ئەوەی کە پێداویستی کەناڵێکی ئاسمانی چەندە گرنگە و چەندە پێویستە و پێویستی بە سەرفە لەگەڵ کەمی ئیمکانیەتە ئەم دوو خواستە بەیەکەوە نەگونجاون ئەتوانین بڵێن دوو خواستی ناتەرازوو بوون، خواستێکی زۆر لەگەڵ منافسەکردن لەگەڵ بازاڕ و لەگەڵ بوونت لە واقعە ئیعلامیەکە لەگەڵ خواستە داراییەکە یان با بڵێم هۆکارە داراییەکە کە ئەمە لە ئاستێکی لاواز و ئەوی تریش لە ئاستێکی بەرز هەمیشە داواکاری بۆ میدیا بریتیە لە عەتا بریتیە لە بەخشین بریتیە لە کاری زیادە بریتیە لە داهێنان تۆش لەو لاوەکە ئیمکانیەتەکە بێگومان کاریگەری زۆر لێکە. بەڵام سواز بۆ خواتوانین بڵین ئێمە ئەو دۆخەمان گوزەراندووە. گوزەراندن بێگومان پێویستی بە ئیدارە هەیە. ئەتوانین خاڵێکی تریش بڵین کە لە ڕاستیە کاری میدیایی لە وڵاتی ئێمە جزئێکی تری بریتیە لە چۆن ئیدارەکردن. چۆن ئیدارەکردنیش مەرج نییە کەسێک پارەی زۆری لە بەردەسابێ ئیمکانیاتی زۆری لە بەردەسابێ بتوانێت ئیدارەیەکی باش بکە. بە پێچەوانەوە تۆ ئەگەر ئیمکانیەتێکی کەمیشی لە بەردەسا بوو بەوە تاقیەکرێتەوە کە چۆن ئیدارە ئەەکەی. ئەمەیان خاڵێکی جەوهریە بۆ ئێمە لەسەر ئەو بنەمایە کارمان کردووە کە چۆن بتوانین بەو کەمی ئیمکانیەتەوە ئیدارەیەکی باشتر بکەین و کەناڵەکە بەڕێوەبەرین. وەکوتم سواز بەخوا بەردەوام لە ڕووی بەخشینی کەناڵەکە و لە ڕووی کەڵە تێرکردنی چاوی بینەرانەوە هەوڵی زیاترمانداوە هەوڵی بەردەوامەتی. لێرەوە پیرۆزبایی خۆم بۆ هاوکارانم هەم لە دەستگای میدیای کورسات و تاوی دەستگای میدیایەکان و ڕۆژنامەنووسانی هاوکارم لە هەرچوار پاشای کوردستان دەکەم. بێگومان قەیرانی دارایی لەبەری قەیرانێکی زۆر قورس بوو کاریگەری لەسەر هەموو کایەکانیشان هەبووە. دەستگای میدیاکانیش و بواری ڕاگەیاندنیش لەبەروی هەتاکو ئێستا میدیا و بواری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان نەگەیشتەوە ئاسیکە بۆ خۆی پشت بەخۆی وەبەستێ بۆ خۆژیاندن یاخوتی سەرچاوەیەکی بە تایبەتی ڕێکلامیش نەوەتەوە سەرچاوێکە کەناڵەکان بۆ خۆیان پشتی پێوەستن لەبەرەوە هەرێکە بۆ ئەو دەستگای میدیانەی کە
لەو سەرچاوانی کە هاوکاری دەکەین تووشی گرفت و تووشی قەیران بکاتەوە بە هەمان شێوەشی ئەو کۆمپانیانی کە ڕیکلامیان دەکەن لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەستگای میدیاکانە ئەوانیش بۆ کاریگەری قەیرانی دارایی لەسەر ئەو کۆمپانیا و لەسەر ئەو دەستگایانی کە ڕیکلامیان دەکرد بە هەمان شێوە کاریگەری ئەوانیش ڕیکلامەکانی لە دەستگای میدیاکان کەم کردوێتەوە ئێمەش وەکو دەستگای میدیای کورسا دیارە بەدەردین لە کاریگەریەکانی و قەیرانە حتمما کاریگەری لەسەرمان هەبوو زۆر پرۆژە هەبوو ئێمە بەنیاز بین کە ئەنجامی بدەین و کار لەسەر بکەین بەڵام پرۆژەکان ڕاگیراون بەرنامە و پرۆگرامی باشترمان هەبوو کە هەم لە کەناڵی کورسات و هەروەها لە کەناڵی کورسات نیوزیش بەخش بکرێن و بڵاو بکرێنەوە بەڵام بەداخەوە بەردەوامبوونی قەیرانەکە و کاریگەری قەیرانەکە بۆ هۆی ڕاگررتنی ئەو پرۆژە و بیرۆکانە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵمان داوە پێوەپی گۆڕانکاریەکان و پێوەپی پێداویستەکانی ڕۆژەکە ئێمە بۆ خۆمان ئەویش لە ڕێگەی کەمکردنەوەی بەداخەوە یعنی ئەو دێڵم کەمکردنەوەی کارمەند و هەروەها دواکەوتنی موچەکان بۆ یاخود کەمکردنی موچەش بۆ ئێمە هەوڵمان داوە زۆر کاریگەری قەیرانەکە لەسەرمان زۆر نەبێ توانیمانە بەپی گۆڕانکاریەکانی و بەپی پێداویستەکانی ڕۆژ هەنگاو بنین و لەگەڵی بەردەوام بین دیارە ئەمە وەکو ئەوەیە کە تۆ بودجەی پێویست بۆ هەموو پرۆژەکان هەبێت دیارە ئەمە وەکو ئەوەیە کە تۆ بودجەی تاوت بۆ کارمەند و بۆ ستافی پێویست و بۆ بەردەوام بۆ لایفەکانت هەبێت تۆش دەبێت بە پێی ئەو مقداری کە لە بەردەستایەوە کە کورت کراوەت و کە کەم کراوەتەوە پێی ئەوە هەنگاو بنی حد الإمكان کاریگەری زۆری هەبووە لەسەرمان بەڵام وە گوتم هەم بە جوهدی کارمەندەکانی دەستگای میدیای کورسات هەروەها بەپێی ئەو پلانێکی کە بڵێن لە ئیداری کورسات دادەنرێت هەوڵمان داوە کاریگەرێکی لەسەرمان کەمتر بێ زۆری لەو پرۆژانی کە هەبوو بۆ خۆمان ینی بە ستافێکی زۆر کەمتر بە کەمتر لە ستافەکانی پێشووترکە هەمان بووە کاری باشتریش بکەین و کاری زیاتریش بکەین بێگومان تۆ هەست دەکەی بۆ نمونە لە ستافێکە ئەگەر 20 کەس بوو بێ ئیسە ناشاری بکەیتە 15 کەس بکەیتە کەمتر لەمە تۆ جارێک کارمەند ینی چەند کارمەندێک ینی ئەوە بێکار دەبن بە هەمان شێوەش ئەو فشاری کە ئەو زەختی کە دەی لەسەر 20 کارمەند هەبوو ئیسە کەمتر دەبێت زیاتر دەبێت لەسەر کارمەندە کەمترەکان ئەمەش لەلایەک تۆ بێ باڵانس ڕابگری لانی کەم تۆ کەمترین کارمەندت ئیزن بدەیت هەڵدەی زۆرترین ئیشیش بکەیت دیارە ئەوەش پەیوەندی بۆ پلانەوە هەبوو کە لە کورسات دامانناوە تا ئەستێکی باشش دەتوانین بڵین سەرکەوتوو بین ڕاست ڕێگەوەکو تموحی خۆمان نەبوو دیارە تموحمان ئێمە لەوە زیاتر بووە بەڵام بەپێی ئەو وەزعی کە هەبووە هەوڵمان داوە خۆمان بگونجێنین یعنی شتێک لە اقتصادە خۆژێنی ئێمە خۆژێنەکەمان تەنها لەوە بۆ کە بتوانین دەرەقەتی ئەو زوڵفە اقتصادی بن کە ڕوبەڕوومان بوو تایبەت بەو یاسایە من پێم وایە هێشتا لە هەرێمی کوردستان بەرپرسان یان زانیاریان نییە لەسەربوونی یاسایەکی وە یان هیچ جۆرە پابندیەکیان نییە بە جێبەجێکردنی ئەو یاسایەوە بە تایبەتی بۆ ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی ڕابردووە ناڕەحاتترین بارودۆخمان هەبوو بە تایبەتی بۆ خۆتان دەزانن کە ساڵی ڕابردوو پەلاماری سوپای عێراق لەگەڵ هێزی پێشمەرگە بۆ سەر بنکە و بارەگاکانی داعش لە مووسڵ و پەلامارەکانی بۆ ئازادکردنی مووسڵ ئەوە هەموو چاوەڕوانیمان دەکرد کە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕێگەیان پێ بدرێ ئازاد بن لە ڕماڵکردنی ئەو هێرشە بەداخەوە ئێمە تەنانە ڕێگەمان لێگیرا تا ئێستا لە تەواوی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێم دەتوانم بڵم لە سەرۆکایەتی هەرێمەوە تاکوونەی سەرۆکایەتی حکوومەت ڕێگری لە پەیامێرانی ئێمە دەکەن ڕێگری لە ستافی ئێمە دەکەن کە بتوانێت وجودی هەبێ و ڕووماڵی ڕووداوەکان بکات بۆیە دەبینی بۆ ئێمە تەنها ئەوە نییە زانیاریمان نەدەنێ ڕێگریمان لێ دەکەن کە پەیامێرانمان وجودیان هەبێ لە کۆبوونەوە فەرمیەکانە لە سەردانی وەبدە فەرمیەکانە بەداخەوە ڕێگە تەنها بە چەند کەناڵێکی حیزبی دەدرێ یان چەند کەناڵێک دەدرێت کە بەپێی سیاسەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کار دەکەن ئەمە ڕێک پێچەوانەی ئەو یاسایە کە تەنها تا ئێستا لەسەر مەرەکەبی سەر کاغەزە و هیچ بوارێکی جێبەجێکردنی بەخۆیەوە نەبینیوە بۆی ئەمە هۆکارێکە زۆر جار ئێمە ناچار دەبین لە دەستی دووەمەوە هەواڵ و زانیاریەکان وەربگرین ئەم هەواڵ و زانیاریانش کە زۆر جار لە دەستی دووەمەوە وەردەگیرێ هەڵەی تێدەکەوێت لە ڕاستیەوە دوور دەکەوێتەوە ئێمەش لە بەروی دروستشمی میدیاکەمان ڕاستی و ڕاشکاویە و تا نەگەینە سەرچاوەی هەواڵەکە بەڕاستی ناتوانین
خۆمانی لێ بدەین و دای بەزێنین نەوەکو بکەوین بە درەوە بۆیە دەبینی زۆر جار ئێمە بێبەش دەبین لە بڵاوکردنەوەی کۆمەڵە زانیاری و هەواڵێک لە بەرەوەی هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە دەستمان ناگاتە سەرچاوی زانیاریەکە و هۆکارەکەشی ئەوەیە کە تا ئێستا بەرپرسان یان وەکوتم زانیاریان لەسەر ئەو یاسایانە یان جێبەجێ ناکەن بۆ چونکە یاسایەک لە پەرلەمانەوە دەرچووە بۆ خۆی پەرلەمان پەکخراوە کە حسابی بۆ ناکا چ جای ئەوەی کە یاسایەک کە لێوە دەرچووبێکی خوێندنەوەی بۆ دەکا و کی کاری پێ دەکات بە پێچەوانەوە ئێمە ڕازگۆ بین لەگەڵ دروشمی کەناڵەکەمانە کە ڕاستی و ڕاشکاویە تا ئێستا ئەو سکاڵایانی کە لە کەناڵی ئاسمانی پێیان تۆمار کراوە سوپاس بۆ خۆی گەورە سکاڵای هاوڵاتیان نەبوون سکاڵای بەرپرسان بوون کە ئێمە ویستومانە بەگشت گەندەڵیا بچینەوە ڕاستیەکان ئاشکرا بکەین بەرپرسان تەحملی ئەو ڕاستیانەیان نەکردووە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێک نەبووە کە تەنها بە شان و باڵی بەرپرسانە هەوڵدات بەڵکو کەناڵێک بۆ ویستێتی ڕاستی ڕووداوەکان ڕابگەێنێ بۆیە دەبینی زۆر جارێ ڕاستیەکانیش بەدڵی بەرپرسان نییە بۆیە ئەوە هۆکارێک بۆ بەوەی کە ڕێگری لێکراوە نەهێڵراوە بە ئازادەنە ڕووماڵی ڕووداوەکان بکە ئەوەی کە ئێمە کردومانە چگە لە ڕاستی هیچی کەمان بەیان نەکردووە بەڵام دیارە ڕاستیەکان کە ئێمە بەیانمان کردووە لەگەڵ بەرژەوەندی بەشێک لە بەرپرسانایەکی نەگرتوێتەوە ئەوە شۆکار بووە کە بەداخەوە هەندێک جار پەلەماری پەیامنێرانمان درراوە لیان درراوە پێداویستەکانی دەستیان لیان سەنراوە یان تەنانەت ئەو بابەتی کە تۆماری کراوە سڕیوێتیانەتەوە تەنانەت زۆر جارێ لەگەڵ ژمارەیەک دەستگای میدیایی یا ڕۆشتن بۆ شوێنێک کە ڕووماڵی ڕووداوێ بکەن بەداخەوە بە تەنها کەناڵی ئاسمانی پەیامنێرەکەی ڕێگری لێکراوە و گەڕێنراوەتەوە ئەمەش چەند جار ئێمە سکاڵامان لەسەر ناوەندە فەرمیەکانی حکوومەتی هەرێم لە سندیکای ڕۆژنامە نووسان لە تەنانەت لە ناوەندە فەرمیەکانی جیهان کە کاروباری ڕۆژنامە نووسی بەڕێوە دەبەن و سەرپەرشتی دەکەن و ئاگایان لێ ڕەخنە دەگرن ئێمە سکاڵی خۆمانمان کردووە بەڵام دیارە ئەوانیش بەداخەوە تەنها لە ڕێگەی ڕاگەیەنراوێکەوە نیگەرانی خۆیانیان دەربڕیەوە و نەیانتوانی و هیچ کاریگەریەک لەسەر هەڵوێستی بەرپرسانی حکوومەت بە تایبەتی دێڵێمەوە لە هەولێر کاریگەریەکیان نەتوانی و دروستکەن و لا یەزال و تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام ڕێگری لێ دەکرێت کە ڕووماڵی ڕووداوەکانی بەرەکانی شەڕ بکە ڕووماڵی سەردانی وەبدە فەرمیەکان بکە بۆ هەرێمی کوردستان ڕووماڵی چالاکیەکانی حکوومەتی هەرێم بکە نا بێگومان ئێستا لە دەڤەری ئەملا بەرپرسان تا ئەندازەیەکی زۆر هاوکارن ڕێگری دەکەن ڕێگریەکە لەوانەیە ئەگەر هەبێ شخصی بێ لەبەرەوەی کە هەنێ بەرپرس بۆ خۆی هێشتا تااقەتینێ لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنا ڕوبەڕوو بێتەوە زانیاری لایە بۆ خۆی ڕای ناگەێنێ بەڵام بۆ خۆشیان قازانجە ڕایگەێن چونکە ئەو کاتی زانیاری یەک لای ناوەندێکی حکومی یان حیزبی هەیە ئەگەر زانیاریەکە بڵاو کاتەوە بۆ خۆی دەبێتە چالاکی بەڵام بەداخەوە هێشتا کۆمەڵی بەرپرسن ئینتیمای بۆ کەناڵەکەی ڕاگەیاندنی سەر بە حیزبەکەی خۆی وای کردووە کە چالاکیەکانی لە ژوورێکی بەرتسکە قەتیز ببێت و هەموو خەڵک نەیبینن هێشتا چالاکیەکەی لە بوارێکی داخراوە دەهێڵێتەوە کە بۆ خۆی ئەوە زەرەرە و پێم وایە خوێندنەوەیەکی نادروستە بۆ کاروباری ڕاگەیاندن و میدیایی لە ڕاستیە پێدانی زانیاری یا وەرگرتنی زانیاری کێشێکی گەورەی ڕۆژنامە نووسانە ئێمە ناچار دەبین خۆمان بە جوهدی ڕۆژنامە نووسەکان کادرەکانمان بە دوای زانیاری کەوین لە هەموو کوچە و کونجێکی دەزیاکانی حکوومەت و خەڵکەکانی بەرپرس لە حیزب و لە حکوومەت و لە دەسەڵاتداران و هەم ئەوانی تریش لەوانەی کە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەوانی کاری پەرلەمانیەکەن بەداخەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە نەبووە بە نەریت و نەبووە بە کەلتور هاوکاری ڕۆژنامە نووسان و ئەوانە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە دەسەڵات بۆ خۆی لە ڕۆژنامە نووسان دەترسێت و هەندێک جاریش شاردنەوەی زانیاریەکان بە هەر ڕێگەیەک و هەر جۆرێک بێ لە لای مەسئولین و دەسەڵاتداران بووە بە نەریت وەکوتم بەشێکی علاقەی بە کەلتورەوە هەیە کە کەلتوری ئەوەمان نییە کە هەماهەنگ و هاوکاریەک بین بۆ پێدانی زانیاری بەشێکیشی
ئەوەیە کە هەر شتێک لە وڵاتەیە گوزەرێ ئەوەی تایبەتە بە ژیانی ڕۆژانەی خەڵک بە بژێوی ژیانی خەڵک تەنانەت بە سیاست و استراتیژی گەورەی میلەتەکەش هەمووی بە نهێنی و بە دزیەوە و بە نهێنی دەکرێت. ئێمە بەداخەوە بەڵێ ڕۆژنامە نووسێکی ئێمە شەهید بوو و ڕۆژنامە نووسی ئێمە زۆرینیان تووشی گرتن و ڕاوەدونان بوون و تووشی فشارێکی زۆر بوون. ئێمە نەک زانیاریمان پێدانن ڕێگەمان نادەن ئیشیش بکەین لە زۆر دەفەر و لە زۆر ناوچەیە. بەڵێ جیاوازی هەیە لەبەرەوەی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە بۆ خۆی دەسەڵاتی خێڵ و گروپ و جەماعەت و حیزب و ئەوانن هەر یەکە لە ناوچەیەک و لە منتیقەیەکە دەسەڵاتی خۆی پیاداکە. هەندێک ناوچە هەیە لە هەرێمی کوردستانە کە حیزب و حکوومەتیش ناتوانێت دەسەڵاتی خۆی پیادە بکە. هەندێک ناوچە هەیە هەر لەژێر دەسەڵاتی ئەلانیە لەژێر دەسەڵاتی ڕێز عەشرەتێکە. هەندێک ناوچە هەیە لەژێر دەسەڵاتی حیزبایە، هەندێکی تر لەژێر دەسەڵاتی گروپێک لە ناو حیزبا. بۆیە هەرێمی کوردستان ئەگەر هەمووی وەکو زۆنێک سیر بکەیت بەڵام ناوچە جیاجیاکان دەسەڵاتی جیاجیا تایە پەیڕاوەکرێ. بۆیە کارکردنیش لەگەڵ ئەم دەسەڵاتە لۆکاڵیانە لەبەرەوەی دەسەڵاتی خێڵ و یا بڵین دەسەڵاتی حیزب و چەک و پارەن زۆر ئەستەم و زۆر قورسە بۆ ڕۆژنامە نووس بتوانێت لەگەڵ ئەمانە کار بکات و یان کاری ڕۆژنامەگەری لەو سنوورەیە بکات. بۆیە ئێمە لە زاخۆوە هەتا جەلەولا کێشەمان هەیە، بەڵام لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتی و لە هەندێک ناوچەی ژێر دەسەڵاتی گروپێکی ناوپارتی فشارەکان ویا تەنگە تاویەکان زیاترە. بەڵێ لێمان شەهی دەبێت، لێمان دەگیرێت، لێمان زیندانیەکرێ و تەنانەت ئەم کاتێ من قسە لەگەڵ بەڕێز دەکەم ئێمە ماوەیەکی زۆرە داوامان کردووە تەنیا نووسینگەیە بکەینەوە کە ڕێگەمان بن خانوویەک لە هەولێر بەکرێ بگرین نووسینگەی تیا بکەینەوە. ئەوە چەندین مانگە داواکەمان لە ئاسایشی هەولێرە وەڵاممان نادەنەوە. لەگەڵەوەیە ئێوە ئەزانن لە هەولێرە هەرچی بێگانەیە وڵاتانی ئیقلیم دەوڵەتانی دنیا لە ناو هەولێرە بە ئازادی دێن و دەچن. ئێوە ڕۆژنامە نووسن دەزانن بە کۆنە بەعسیەکان دێن و دەچن، خانوو دەگرن بە ئازادی دێن و دەچن قسە دەکەن. بەداخەوە کەناڵەکەی ئێمە مۆڵەتی گرتنی بینایشان پێڕوا نابین. هۆکارەکەی ئەو بەرنامەیە کە جەنابەت بۆ ڕێخستووە بەڵێ لە ڕۆژنامە نووس دەترسن. یەکێک لەو گرفتە سەرەکیانی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە بریتیە لە پێنەدانی زانیاری بە کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەگەرچی یاساشەیە، ئەگەرچی باسی ئازادی شەکەین، ئەگەرچی دەستگاکانی حکوومەتی ئێمە و دەستگا پەیوەندیدارەکان وای ئەخەنە ڕوئیانەوە وا بڵێن کە ئێمە زانیاریەکانمان شەفافن. ئەوەتە کە ئێستا هەمومان ئەیبینین ماوە ناماوەیەک وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتێک بڵاوکاتەوە لەسەر داهاتوی لەسەر خەرجی و لەسەر ئەوە. ئەمە ئەوێت بە ئێمە بڵێ کە شەفافیت هەیە بەداخەوە، بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ڕۆژنامە نووس، ئەوەی کە پێویستە بۆ ڕۆژنامە نووس بۆ ئێمە و بۆ کەناڵەکانی تریش تەنها ئەتوانم بڵێم ڕواڵەتەکەی دراوە ئەوەی کە ڕۆژنامە نووسێ بتوانێت بە دەرخستنی زانیاریەوە بە دەستکەوتی زانیاری باشەوە تەحلیلێکی باش بکات و بتوانێت راپۆرتی جوان بکات و بتوانێت واقعەکە بە دیوێکی ترا بگوازێتەوە بۆ هاوڵاتیان کە ئەمە ئەرکی میدیایە. میدیا بریتیە لەو نێوەندگیرەی لە نێوان هاوڵاتیان وەکو خۆیان لەگەڵ دەسەڵاتە وەکو سیستەم. کاتێک میدیا ئەتوانێت ئەم زانیاریانە بە دروستی بگەێنێ بە هاوڵاتی وەکو چۆن لە پێداویستەکانی خۆراک و لە پێداویستی موچە و ئەمانە کەمتەرخەمی بەرامبەری خراپە، بە هەمان شێوە کەمتەرخەمی لە ڕووی زانیاریشەوە بەرامبەری خراپە بگرە خراپەکەی زۆر زیاترە. ئێستا ئەوانی کە لە بواری ئابووریا کارەکەن ئەزانن بۆرسە و بەرزبوونەوەی نرخ و بەرزبوونەوەی نرخی نەوت و ئەمانە
کە هەمویان مؤشراتیان هەیە هەر یەک لەمانە ئەوەندە شەفافانە ئەگەێنێ لەسەر ئاستی دنیا بۆ ئەوەی کە پەیوەندیدارە بەم پرسە ئابوووریەوە خێرا خۆی خوێندنەوەی بۆ خۆی هەبێ معالەجاتی بۆ خۆی هەبێ. ئێمە هاوڵاتی هەمان شتی پێویستە هاوڵاتی بۆ چونکە تۆ پێی مەڵێ کەش و هەوای ئەمڕۆ چۆنە ڕەنگە ڕۆژێکی باران بێ ئەو بچێتە دەرەوە ینی میدیا و دەستگای تەکنۆلۆژی وای کردووە کە هاوڵاتی حاجەی بە هەموو شتێکێ تۆ بێ لە بواری کەش و هەوا خزمەتی بکەی لە بواری ئابووریا خزمەتی بکەی لە بواری پێدانی زانیاری ترا خزمەتی بکەی لە بواری پێدانی زانیاری سیاسی و لە مەشایەکێک لە پێداویستەکانی ئەوە بۆی هەستەکەین لەم بوارە خزمەت یان با بڵێن کەمترین خزمەت بە هاوڵاتیان کراوە و هاوڵاتیان لەو مافە سەرەتاییە بێبەش کراون کە بریتە لە پێدانی زانیاری بۆ ئێمە بۆ کەناڵەکانی تریش تەنها ڕەنگە بڵێن چەند کەناڵێک ڕەنگە زۆرترین زانیاریان پێ بکە کەمترین زانیاری بەم کەناڵانی تر دراوە بەداخەوە مامایی نیگەرانیەوە ئەبوو دەسەڵاتی کوردی یەکێک لەو شتانەی کە پێویستێتی یەکێک لەو حاجانەی کۆمەلگا بریتە لە پێدانی زانیاری بە خەڵک تاوەکو خەڵک وەکو چۆن هەوا هەڵەمژێ وەکو چۆن پێداویستەکانی تری بنیاد ئەنێ لەسەر بوونی زانیاری پێداویستەکانی تری بنیاد بنایە. ئەگەر ڕاست گۆ بووم لەگەڵ تا پەیوەندی هەم بەش بۆ دەستگایەوە هەیە هەروەها پەیوەندی بە زۆنەکانیشەوە هەیە بە ناچارەوە ینی ئەوەی کە لە زۆنی سەوزە ئێمە دەتوانین دەستمان بە زانیارەکان بگا کەمتر لە هەولێر و لە دۆخ ئێمە دەتوانین دەستمان بە زانیارەکان بگا لە وەزارەت تا وەزارەتیش کەوتووە فراکسیۆن تا فراکسیۆنیش کەوتووە لەوەی کە بتوانین ئێمە زانیارەکانمان بدەنێ بەداخەوە سەرە ڕایەوەی کە هەم یاساکە لە پەرلەمانی کوردستان دەرکرا هەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش بڕیاری بۆ جێبەجێکردن دەکرێت بەڵام ئەتوانین بڵێم لە سەدا 2 لە سەدا 3 ئەو بڕیارە هەتاوەکو یاسا وەکو پێویست جێبەجێ نەکراوە بۆ لەبەر هەتاوەکو ئێستا دامەزراوەکانی حکوومەت ناچار نەکراون کار بۆ یاسایە بکات چ جایی ڕۆژنامەنووسێک دەستگایەکی میدیایی هەوڵی بەدەستخستن زانیاری بدات چونکە ئەو دەستگای ناچار نەکراوە بۆ خۆی وەکو پێویست ئەوە لەگەڵ ناکە بەداخلشەوە لە زۆر شوێن و لە زۆر حاڵەت و لە هەندێک کەسیشەوە لە ڕووداوێکی ئاسایی دەکە بۆ خۆی ڕووداوەکە ڕووی داوەڕێگری دەکرێت کە ڕۆژنامەنووسان و زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆماڵی ڕووداوەکە بکەن و دەرجاکاری دەکرێت بۆ هەندێک شوێن ئەوەشی کە کراوە سەر ڕای نیگەرانیمان لەوەی کە ئەو یاسای ڕۆژنامەگەری هەم یاسای مافی پێدانی زانیاری وەکو پێویست نەکراوە جیاکاریش دەکرێت لە نێوان کەناڵێک بۆ کەناڵێکی کە دەستگای بۆ دەستگایکی کە لە کاتێکدا ئەرکی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەرکی دەستگاکانی ڕاگەیاندن گواستنەوەی زانیاریە لە کاتێکدا من بچم لە شوێنێک لە زۆنێک لە محوەرێکدا لە وەزارەتێکدا لە جێگەیەکدا ڕێگری لە من بکرێتەوەی کە من زانیاری بەدەست پێم لێرەکەم بگا وێنەگرەکەم بۆی نەبێ بچێتە ژوورەوە کەسی معنی بۆ جێگەیە لێدوان بۆ دەستگاکی من نەدایت من لە چ شوێنێک بتوانم زانیاری مەدەست بێ ئەو زانیارانیشکە بەدەستم لە ڕێی سەرچاوی خۆمەوە ڕەنگە وەکو پێویست نەتوانم هەم ناوی سەرچاوەکە ئاشکرا بکەی نەتوانی وەکو پێویستی زانیارەکانت هەبێ بۆ لەبەر زانیاری ڕسمی نین بەڵام ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات خۆشبەختانە بە هۆکاری پابندبوونمان بە ئیتیکە ڕۆژنامەوانەکان و لەوەی کە هیچ زانیاریەک و هیچ هەواڵێکمان بڵاو نەکردوێتەوە ئەگەر چەند جارێک جەختمان لەسەر چاوەکەی نەکردبێتەوە ڕێگر بووین لەوەی کە هەواڵی تەشهیر و تەشهیرکاری لە دەستگاکەمانەوە بڕوە تا ئەستێکی باش بە عەلاقەی شەخسی توانیمانە لە هەندێک شوێن و لە زۆر شوێن دەزانیارەکانمان پێ بگا بەڵام بە شێوەیەکی ڕسمی ئەگەر من پێتی بڵێم بەوەی کە یاساکە وەکو یەک بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن و بێت نەخێر جیاکاری کرا و جیاکاریکردنەکەش بەردەوامە لە هەندێک شوێن تیمەکانمان ڕۆپایامێرەکانمان ڕۆژنامەنووسەکانمان ڕوبەڕی ڕێگریکردن بوونەتەوە ڕوبەڕی گرتن بوونەتەوە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە ئەمە لەلایەکی کەشەوە بە تەواتی ڕێگری کراوەنەوەی کە لە هەموو شوێنێک ئێمە دەستمان بکە بەسەر چاوەکانی زانیاری دوو لایەنەیە لایەنێکیان بەوەیە کە وەکو پێم وتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا کە یاساکە جێبەجێ بکرێت بەڵام وەزارەتەکان و دەستگای پەیوەندیدارەکان وەکو پێویست ڕانست پێدران وەکو پێویست کاریان لەسەر پێدانی زانیاری نەکردووە دومینیشیان ئەگەر ئێمە باسێکی ڕۆژنامەنووسەکان بۆ خۆمان بکەین ڕەنگە هەندێک کەناڵ و هەندێک ڕۆژنامەنووسی شۆکار ببێتن لەوەی کە زانیاریی داوە زانیارەکە بە دیێژی نێگەتیڤ ئیشی لەسەر کراوە ڕەنگە زانیاری کە دراوە بە دەستگایەکی ڕاگەیاندن وەکو معلومەیەک کە ئەتوانی ئیشی لەسەر بکەی بەڵام ئەو ئیشێکی نێگەتیڤانە و نەریانی لەسەر کردبێت ڕەنگە دەستگاکە یاخود ئەو شخصە یاخود هەر شوێنێکی کە سەرچاوی پێدانی زانیارەکە بووە سڵی کردوێتەوە لەوەی جارێکی کە زانیاری بدا بە دەستگایەکی ڕاگەیاندن
ئێمە دڵنیاین بەوەی ساڵی ئایندەمان کە ساڵی 2017 دەکات سەختتر و دژوارتر دەبێت چونکە سەرچاوی داراییەکانی ئێمە لەسەر سێ شت بڵێن چەسپاوە ئەو بودجەیە کە لە حیزب بۆری دەگرین و دیاری کراوە زۆر بە ڕاشکاوان و شەفافانە دەڵێم 50 ملیۆن دینارمان بۆ دیاری کراوە بۆ بەڕێوەبردننی تەواوی میدیاکانی سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵ بەشێکیشی ڕیکلامە کە ڕیکلام کۆمپانیا زەبەلاحەکان بەداخەوە تا ئەندازەیەک لە هەرێمی کوردستان کۆمپانیا گەورەکان سەر بە دوو لایەنە باڵادەستەکەی هەرێمی کوردستان و ڕێگە نادەن وەکو چۆن بودجەکەمان قەتەکراوە ڕێگە نادەن ڕێکلامەکانی بۆ شێوازە بێ بۆ ئێمە بە هەمان شێوەش هاوکاری و سەدەقەی خێرخوازانە ئەو خێرخوازانیش کە هاوکاریان بە ئێمە دەکرد خێرخوازی وەسەط و تا ئەندازەیەک دەوڵەمەندی مامناوەند بوون ئەوانش بۆ خۆیان ئێستا لە قەیرانان بۆیە ئێمە تەسەورەکەین بارودۆخی ئێمە لە ساڵی ئایندا سەختتر بێ ئەوەی چاوەڕوانی دەکەین پشتمان بەخوای گەورە ئەستورە و بە دڵسۆزی هاوکاران و کارمەندانمان بەوەی کە تەحملی بارودۆخەکە دەکەن و دڵسۆزیان بۆ کەناڵەکەی خۆیان وایان دەکات کە زابن بەسەر ئەو قەیرانەی کە ماوەی چەند ساڵێکە بەرەوکی ئەمەی گرتووە. دەستبردن بۆ کەمکردنەوەی ڕۆژنامەنووسان و ئاتر لاوازکردنی شاشەکە زیاد لەوەی کە ئێستا هەیە بۆیە هەرگیز جاریکە بیلەوە ناکەینەوە دەستبەرین بۆ کەمکردنەوەی ڕۆژنامەنووسەکانمان بۆیە دەبێت پلانەکەمان بەو شێوازە بێ ئەرکی قورستر بخێنە سەر ڕۆژنامەنووسە و کارمەندەکانمان و ئەوەشیان لە چاوەڕوان دەکەین کە ئەرکە قورسەکە قبول بکەن لە پێناوی ئەوەی ئەو کەناڵێکە کاری تیا دەکەن و ئۆرگانیکە کاری تیا دەکەن بە شکۆمەندی بمێنێتەوە دیارە ئەوانیش خۆشەویستیان بۆ کەناڵەکە وایان دەکات پاڵنەرێکە وایان لێ بکات بۆی کە زەحمەت و قورسایی و شەو نخوونیەکان قبول بکەن لە پێناوی ئەوەی کە ئەوان لە هێشتا کەناڵەکەیان لە ڕێزی پێشەوەی کەناڵەکانی ڕاگەیاندن بێ. من داواکارم ئومێد دەخوازم ساڵی ئایندەمان ساڵێکی باش بێ بۆ کاری ڕۆژنامەنووسی ساڵێک بێ کە کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان بتوانن ریزبەندی کاریگەریان لە دەسەڵاتی چوارەمەوە بگوازنەوە بۆ دەسەڵاتی یەکەم چونکە لە جیهانە ئێستا میدیا کارێکی کردووە کە دەتوانێت گۆڕانکاری بەسەر حکوومەت و پەرلەمان و دەستور و هەموو شتێکا بمێنێ ئەوە میدیایە وا دەکا کە لە شوێنێکە ڕفراندۆم دەکرێت لە شوێنەکان ناکرێەوە میدیایە وا دەکا کە سەرۆکی پەرلەمان واز دەهێنێ میدیایە وا دەکا کە سەرۆکی حکوومەت ئیستیقالەت دەکا میدیایە وا دەکا کە بەرپرسان واز دەهێن و ئیستیقالە دەکەن میدیایە وا دەکا کە بەرپرسان ڕوبەڕووی زیندان دەکرێتەوە تەمەنا دەکەم کاریگەری میدیا لە هەرێمی کوردستان لە ساڵی ئایندا بتوانێت موقع جێگەی خۆی بگرێتەوە داواکاریشم کە بەرپرسان سەردەمی گلۆباڵ لە بەرچاو بگرن کە بزانن دەبێ ڕۆژنامەنووسان ڕێزیان لێ بیگیرێ وە زانیاریەکانیان پێ بدرێ بۆ خۆشیانەوە قازانجە تایبەت بۆ خۆشمان من تەمەنا دەکەم کە مسلمانان و ئەوانەی کە لە ڕابردووە هاوکاریان کردین بەردەوام هاوکاری کەناڵەکەیان بکەن چونکە کەناڵی ئاسمانی پەیام سەکۆیەکە بۆ ڕاگەیاندنی ڕاستیەکان سەک مینبەرێکە بۆ تەواوی ئەو خەڵقانی کە مینبەریان نیە دیارن دەمەوێت ئەوە بڵێم کەناڵی ئاسمانی پەیام پێشەنگی ئەو کەناڵە حیزبیانەیە کە توانی گۆڕانکاری بەسەر میدیای حیزبیا بێنێ و لە میدیایەکی حیزبیەوە بیکاتی میدیایەکی جەماوەری تەواوی دەموچاوە جیاوازەکان تەواوی فیکرە و ئینتیما جیاوازەکان لە کەناڵی ئاسمانی پەیامە دەرکەون دیارە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ بەردەوام لەسەر ئەو ئاڕاستە بەردەوام دەبێ کە کەناڵێکی گشتی دەبێ گزارش لەسەر تەواوی ڕای هاوڵاتیان دەکاوە لە خەمی هەموو هاوڵاتیانە دەبێ و هەوڵی چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکانیشان دەدا. بەڵێ قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان پەیوەستە وەیە ڕنگدانەوەی قەیرانی سیاسیە قەیرانی سیاسی بە دروستتر قەیرانی سەرۆکایەتی هەرێم قەیرانی نەبوونی یاسا قەیرانی بێیاسایی کێشەی قەیرانی سیاسی بەدەخوێنە بەداخەوە قەیرانی داراییش لێکەوتەی ئەو قەیرانە سیاسیەوە یا بڵین تونتری کرد لەسەر شانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە تا نەوت چۆتەوە بەرز بۆ تۆ نرخەکەی تقریبن چۆتەوە نرخی جارانی بەڵام قەیرانی دارایی ڕۆژ بە ڕۆژ سەختترەوێ بۆیە لەناو ئەم قەیرانی دارایی لەناو ئەم کێشە و بێشەی دارایی و دیار نەمان و ناڕوونی و ناشەفافەتی داهات و منافەسە و
چێبەرشەی نێوان کۆمپانیەکانی حیزب و کۆمپانیەکانی وڵاتانی دنیا لەم هەرێمی کوردستانەیە هەر لە سپیکردنەوەی پارەوە هەتاکو ئەگات بە سپیکردنەوەی نەوت چێبەرشەیەکە لەسەر شان و لەسەر سنگی کۆمەڵانی خەڵیشی کوردستان ئێمە بەس زەرمەندین لەمەیە بۆیە دەستگاکەی ئێمە ژوەک دەستگایکی کۆمەڵگەی مەدەنی لە ناو ئەم هەرێمی کوردستانە کاری زۆر تێکردووە و ئەرشیشی زۆر گەورەی کەوتۆتە سەرشان و قەیرانی داراییش وای کردووە کە بەداخەوە ئێمە هەندێک جار نەشتوانین ئەرکەکەی سەرشانمان جێبەجێکەین لە ڕوونکردنەوەی ڕاستەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ڕاستەوخۆ بەڵێ تەسیریان لەسەر ئێمە کردووە وەکو چۆن تەسیریشی لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە ڕاستەوخۆ قورسایەکەی لەسەر شانی ئێمەیە چۆن ڕاستەوخۆ قورسایەکەی لەسەر شانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوە ئەوەی من ناوی نانم دەرکردنی کارمەند ئەوانە هاوکاری ئێمە بوون لەوەیە کە ئێمە پرۆژەی کەمکردنەوەی خەرجیمان جێبەجێکرد بەڵێ ئێمە پرۆژەکەمان بەردەوامە ئەتوانم بڵم قۆناغی دووەم و سێهەمی ماوە ئێمە ناچارین ئەم پرۆژەی کەمکردنەوەی خەرجی کەمکردنەوەی میلاکات جێبەجێ بکەین بۆ سەر تاپا میدیای گۆڕان نەک بە تەنیاکەێنێن لە ڕاستیە لە سەرتاش ئاماژەیەکم پێ کرد کە گرنگە تۆ ئەگەر ئیمکانیاتت کەم بوو بتانی ئیدارە بکەی وەک چۆن بە ئیمکانیاتی زۆرەوە بە هەمان شێوە هەر گرنگە چونکە لەوێش پێویستی بە ئیدارە هەیە لە کەمی ئیمکانیاتی شا پێویستی بە ئیدارە هەیە ئێمە ومێ دەکەین کە ئەمساڵ جۆرێک لە گۆڕانکاری بێتە پێشەوە مؤشێرەکانی شوامان پێڵێن لە بواری کەرتی تایبەت تا جۆرێک لە جم و جوڵ دەستی پێکردووە بێگومان ڕیکلام ئەبێتە مەزدەرێکی سەرەکی بۆ کەناڵێکی ڕاگەاندن ئەگەر لە کەرتی تایبەت تا جم و جوڵ هەبوو ئەوەش کاریگەریەکی زۆر باشێ بێ لەسەر میدیا ئێمە هەست بەوە ئەکەین کە ئەمە مؤشێرەکان پێمان ئەڵێن باشتر بووە دۆخی کۆمپانیاکان و کەرتی تایبەت جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن لە ساڵی پار لە 2016 باشترە ئەمێنێتەوە خۆت چۆن ئیدارەی ئەو سێکتەر و بوارانی خۆتەکەی کە هەتە لە چۆنێتی سەرف و چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ ڕووداوەکانە ئەهەمیەت لای تۆ چییە و چۆن هەوڵەدەی کەمترین سەرف و ببێ بۆ زۆرترین دەستکەوت و زۆرترین داهاتێک کە لەسەر شاشە ببیندێ ئێمە بەو جۆرە سیرەکەین یەکێکیان ئومێدمان هەیە کە ئینشاءڵڵا ئەمساڵ باشتر بێ لە ساڵی پار و لە هەمان کاتیشە وەک بڵێ جۆرێک لە تەعود و ڕاهاتنمان پێوە دیارە لەگەڵ ئەزمە دارەیەەکە هەستەکەم لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی هاوڵاتیانیش هەمان شت بەدی بکرێت کە هاوڵاتیان ڕغمە ئەوەی کە دۆخێکی خراپە ڕغمە ئەوەی کە شتێکی خراپە ڕغمە ئەوەی کە مستەمێکە لە هاوڵاتیانەکرێت لە پێنەدانی موچە و کەمی موچە بەڵام خەریکە هاوڵاتیان بەم دۆخە ناهەموارە ڕادێن پێم وایە دەستگاکانی ڕاگەیاندنی شەر بە هەمان شێوە بەسەریانە جێبەجێ بێ ئەزمە داراییەکە مامەڵەی لەگەڵا بکەن و ساڵی لەگەڵا تێپەڕێن. وا بڕیار بۆ قەیرانێکی تەمەن کورت بێ بەڵام هەرچەند سەیرەکەم قەیرانێکی تەمەن درێژە بەداخەوە ئێمە چەند ساڵێکی پڕ لە قەیران و پڕ لە بێبوجەیمان وەکو کاری ڕاگەاندن بەڕێکرد ئەو پلانی کە هەمانە بەداخەوە جارێکی کە ئێمە لە کاتێکا من لەگەڵ تەنابەت ئەم بەردنامەیە دەکەین وەکو دەستگای میدیای کوردستان جارێکی کە پرۆژەیەکی کەمان هەیە بۆ ئەوەی خەرجێک ئەو خەرجەیە کەمتریش بکەینەوە یعنی بە پێوە خەرجی کە هەمانە هەوڵ بدەین بیگونجێنی لەگەڵ پرۆژەی داهاتووتردا بیگوژەی لەگەڵ هەنگاوەکانی داهاتومانە بەڵام لەگەڵ ڕۆژتاکە پێ بەشمان ناکات وەکو پێویست نییە بەڵام هەرچی چۆنێکە هەوڵمانداوە لەگەڵ ئەو بودجەکەمەیە خۆمان بگونجێنین و پرۆژەی باشترمان هەبێت ئێمە احتیمالێکی یەک و پرۆژەی تازەکە لە ئێستادا سەر ڕێی و قەیرانە پرۆژەی کورد ئایدڵە کە دەستگای میدیای کوردستان هەیەی دیارە ئەوەش بە سپۆنسەری چەند کۆمپانیا و چەند دامەزراوەیەک بەڕێوە دەچێت هیوادارین کە ئەم ساڵ دوا ساڵ بێکە یادی ڕۆژنامەگەری کوردی بکەینەوە باس لە قەیران بکەین هیوادارین ساڵی داهاتوومان باسمان لەوە کردبێت کە بڵێن ئەم ساڵ قەیران تێپەڕی و ساڵانی ڕابردوو لە قەیرانە کردمانەوە هیواداریم سەرڕای تێپەڕاندنی ئەو قەیرانە داراییە شومەی کە کاریگەری زۆر خراپی هەبوو
بە هەمان شێوەشتێکی کە سەر ڕای نەبوونی بودجە و نەبوونی پارێکە ئازادی ڕۆژنامەنووساندا دەستەبەرکردنی ئازادیە هیوادارم ئازادی لە سەرانسەری کوردستاندا لە زاخۆ هەتاوەکو گەرمەسێر و ناوچەکانی خانەقین وەکو یەک دەرفەتی یەکسان بۆ هەموو میدیاکار و هەموو دەستگایکی ڕاگەاندن بڕەخسێ هیوادارم بتوانین پێکەوە ئەزمونێکی باش لەسەر بواری ڕۆژنامەگەری و بواری میدیای کوردی بینا بکەین ئەو بەرپرسیارەتی لەسەر شانی میدیاکار و ڕۆژنامەنووسە بەرپرسیارەتێکی تەنها پیشەکەی بەرپرسیارەتێکی نەتەوەییشە چونکە من بەرپرسم لە گواستنەوەی حدەسێک بۆ کەسێکی کە ئاگای لێ نییە لەبەرەوە پێم وایە ئەمانەتێکی زۆر گەورە لەسەر شانمانەوە کە بتوانین بە دروستی و وەکو خۆی ڕووداوەکە بوازینەوە سەبارەت بە قەیرانەکەش بەداخەوە ینی دەتۆ دەبێت خۆتی لەگەڵ بگونجێنی ساڵ بە ساڵ بودجەکە کەمتر دەبێتەوە پارەکە کەمتر دەبێتەوە دەمانەوێت وانە بێت دەمانێت ئەم ساڵ پلانەکە وانە بێت دەمانەوێت لانی کەم بە دیوێک بێت کە هەم کاربن زەرمەند نەبێ هەم بتوانین پرۆژە میدیاکانیشمان بەردەوام بێت چونکە تۆ ناتوانانی پێشبینی بکەیت لەبەرەوەی کە تۆ نازانین مەدای کاریگەری قەیرانەکە تا چەندێکی کرد دەبێت بڕیار بە ساڵی 2007 ساڵێکی باشتر بێت لە بۆ موچە خۆران و بۆ بەنسبەت قەیرانی دارەوە بەڵام ئەومان نەبێت چان لەبەرەوەی هیوادارم و پلانی کە هەمان لەسەر کەوتووە